زۆر حەریسن بۆ ژیانی دنیا. سەیری جوولەکەی ترسنۆکە پەرژینی قایم بێ لە ڕوتوان حەفازە ئەبەستێ، کابرایەکە گەورەترین پلەی جەڕناڵی هەیە حەفازە ئەبەستێ بۆ لەبەرەوەی نەوێرێ لە ناو دەبابەکە دابەزێ گولەیە بەریکەوێت، مناڵی خەڵکیش بە پای پەتی لە ناو کۆڵانەکانە بەرامبەریان نەگرێ. لەبەرەوەی ئەم موسڵمانەوە ئوخرا تحبونها، ئەم حەزی لە بەهەشتە بەڵام ئەو مەعاشی حەز لێیە، بۆیە ئەو سیفەتە سیفەتی جوولەکەی. خۆ کابرا ئەو پەڕی کۆماندۆس و ئەو پەڕی تەدریب و دووربینی شەوی پێ ئێسقا نەخوێنێتەوە بۆ حەفازە ئەبەستێ. لەبەر ئەوەی ئەمەندە ترسن وەکو جەبانە هەر دنیای هەیە کە دنیای لە دەست دەرچوو ئیتر حیسابی نامێنێت. پەروەردگاریش سبحانه وتعالى لە قورئانە ئەفەرمێ بترسن لەو سیفەتەی کە سیفەتی جوولەکەی لەعینە. ولتجدنهم أحرص الناس على حياة ومن الذين أشركوا. زۆر حەریسن بۆ ژیانی دنیا. سەیری جوولەکەی ترسنۆکە پەرژینی قایم بێ لە ڕوتوان حەفازە ئەبەستێ، کابرایەکە گەورەترین پلەی جەڕناڵی هەیە حەفازە ئەبەستێ بۆ لەبەرەوەی نەوێرێ لە ناو دەبابەکە دابەزێ گولەیە بەریکەوێت، مناڵی خەڵکیش بە پای پەتی لە ناو کۆڵانەکانە بەرامبەریان نەگرێ. لەبەرەوەی ئەم موسڵمانەوە ئوخرا تحبونها، لەبەرەوەی ئەم حەزی لە ئوخرایە بەڵام ئەو ئوخرای نییە، ئەم حەزی لە بەهەشتە بەڵام ئەو مەعاشی حەز لێیە، بۆیە ئەو سیفەتە سیفەتی جوولەکەیە. أقسم بالله تبارك وتعالى ئیسە لە عالەمی ئیسلامیە زۆربەی خەڵکی ئەم سیفەتەی هەیە. ولتجدنهم أشد الناس بۆچی بۆ خۆشیەکانی دنیایان، بۆ ئەمەنە حەریسە لە ژیانی دنیای. خۆ کابرا ئەو پەڕی کۆماندۆس و ئەو پەڕی تەدریب و دووربینی شەوی پێ ئێسقا نەخوێنێتەوە بۆ حەفازە ئەبەستێ. لەبەر ئەوەی ئەمەندە ترسن وەکو جەبانە هەر دنیای هەیە کە دنیای لە دەست دەرچوو ئیتر حیسابی نامێنێت. بۆیە بەڕێزان ئێمەی موسڵمان پێویستە ئەم سیفەتە زۆر بە جوانی ببینین، سیفەتی ترسنۆکی و بەخیلی هەر کەسێکیش دەست بە دنیاوە بگرێ پەروەردگار ئەو دوو سیفەتەی ئەداتێ. بۆیە ئێمەی موسڵمان وەکو ئەلماوەردی ڕەحمەتی خوای لێبێ لە باسی جوولەکەیە تەمەنە ئێمە بەوەش خۆمان بینەوە، بۆیە ئەم شتانە ئاوا باسەکەم، بۆی بە خۆمان نابێینەوە، بۆی هەستێ بە دینی خۆمان بکەین، هەستێ بە ئیمان و عەقیدەکەمان بکەین. ئەلماوەردی ڕەحمەتی خوای لێبێ لە سیفەتی جوولەکەیە ئەفەرمێ كاتي پروردگار امري فيان كر مانگاکە سەر ببڕن وإنما أمر بذبح البقرة دون غيرها. أفرمي كاتي كأمري كر مانگاکە سەر ببڕن لأنها من جنس ما عبدوه من العجل ليهون عندهم ما كانوا يرونه من تعظيمه. باشا لناو أم هەموو حیوانەیە بۆچی پەروەردگارە فەرمێ بەقەرەیەک سەر بڕن مانگا سەر بڕن بۆ بە بەنی ئیسرائیل واڵێ کاتێک کە کابرا مامەکەی خۆی کوژە و تەماحی بە ماڵەکەیەتی. الماوردی ئەفەرمێ والله أعلم چووکەم جوولەکە خۆشی گاپەرستی چووە دڵیانەوە وەکو پەروەردگارە فەرمێ وأشربوا في قلوبهم العجل بكفرهم. شراب و شرینی و خۆشی گاپەرستی بەو کوفرەیان چووە دڵیانەوە. لە کاتێکیشا سبحانه وتعالى لە دوای ئەوەی مودەتێکی زۆریش کە تەوبە ئەکەن بەڵام چووکەم سامری مانگاکەی بۆیان دروست کرد و ئەیان پەرست، پەروەردگار ئەیویست مانگاکە ئیهانە بکە لە ناو ئەو هەموو حیوانە، مەڕ هەبوو بزن هەبوو وشتر هەبوو، بۆچی ئیلا بالذات ئەبێ بڕۆن مانگایەک سەر بڕن بۆ ئەوەی لایان ئەهوەن بێ ئەو مانگایی کە ئەوان سوژدەیان بۆ بردو بە گەورەیان زانی. مانگاکە ئەبێ سەر ببڕێت بەڵکو ئیلاهی حەق ئەڵڵایە ئەبێ بپەرسترێ. بەڵام چەندێ لە ئێمە هەزاران مانگامان دروست کردووە ڕکوع و سوژدەی بۆ ئەبین، ئەویش بریتە لە خۆشەویستی دنیا. ئەو دنیایە وا لە ئینسانەکە پشتی کۆم بێتەوە، ئەو دنیایە وا لە ئینسانەکە ناوچەوانی بدا لە زەوی بۆ شتانێک کە دوو ڕۆژی تر پەروەردگار پێیان ئەفەرمێ ئەذهبتم طیباتکم في حیاتکم الدنیا. ئەو مانگا پەرستیە، ئەو دنیا پەرستیە، ئەو جەبانی و ترسنۆکیە، ئەو بەخیلی و ڕژدیەی کە دەست گردەوە دا ئەوە پارەکەشت ڕۆی، ئەو ترسێش کە لە دڵتا بوو هەتا ئەتەپێنێتە دۆزەخەوە.